ئامینەی کاکەباوە ژنێکی شۆڕژگەڕی کورد، ژنێک کە بەردەوام لە میدیاکانی سوید دەدرەوشێتەوە. Tack. Ordet går till Amineh Kakabaveh, parti. ئەو ژنەی کە لە تورجانی سەقز لەدایک بووە، هەشت خوشک و بران، وەک خۆی باسی کردووە پێش دەرچوونی لە گوندەکەیان فەرماندەیەکی سوپای ئێران داوای لە باوکی کردووە کە ئامینێ بە زووترین کات بدات بەشوو، ئەگینا دەیبەن و ئیعدامی دەکەن. ئامینێ لە دوای ئەو ڕووداوە چووەتە ناو ڕیزەکانی کۆمەڵە و بووە بە پێشمەرگە. لە شاخ فێری خوێندن و نووسین بووە، هەتا ساڵی 1992 لەو حیزبە ماوەتەوە. ئەو لە سوید لە سەرەتای خوێندنەوە دەستی پێکردووە. ئیستا خاوەنی دوو بڕوانامەی ماستەرە لە فەلسەفە و زانستی کۆمەڵایەتی. ئامینێ لە ساڵی 2008ەوە هەتا ئێستا ئەندام پەرلەمانە. ئەو چالاکوانێکی بەهێزە کە بەردەوام قسە لەسەر تونند و تیژی دەکات. بە هەوڵ و کۆششی ئەو بوو کە پەرلەمانی سوید بڕیاری توندی لەسەر خەتەنەکردنی ژنان و تونند و تیژی خێزانی دەرکرد. ئەم ژنە بەهۆی ئەو هەڕەشانەی کە بەردەوام دەکرێتە سەری لەلایەن پۆلیسی دژە تیرۆری سویدەوە چاوەدێری دەکرێت. سەرەڕای ئەوەی کە خۆی بە ژنێکی شۆڕژگەری چەپی فەمینیست دەزانێت، بەڵام هیچ کات هەوڵی نەداوە وەک پیاو هەڵس و کەوت بکات. تەنانەت بۆ کۆکردنەوەی پارە بۆ قوربانیانی تونند و تیژی بوو بە نمایشکاری جلوبەرگ. لە ژوورەکەی وێنەی شۆڕژگەڕەکانی وەکو گیڤارا و لۆگۆی بزوتنەوە چەپەکانی هەڵواسیوە. ئەو بەرگری لە حیزبی شەعبی فڵەستینی دەکات. پێی وایە لەگەڵ شەڕی چەکداری دەبێت پەرە بەکاری سیاسی و پەرلەمانی بدرێت. لەسەر هەڕەشەکانی کە لێی دەکرێت دەڵێ من کێشەم لەگەڵ کەس نییە، تەنیا ئەوانەی هەڕەشە لە من دەکەن دژی ئازادین. ئەگەرچی ئامینەی کاکەباوە سەر بە پارتی چەپی سویدی بوو، بەڵام لەسەر یاسای حیجابی زۆرەمەری منداڵان وازی لەو حیزبە هێنا و لە ئێستادا وەک ئەندام پەرلەمانێکی سربەخۆ کار دەکات. هەر بۆیە هەردوو حیزبەکە لە بڕیارە چارەن و سازەکاندا پەنا بۆ ئەو دەنگە بێلایەنە دەبن. لە ڕۆژی 7 حوزەیران پەرلەمانی سوید چاوەڕێی دەنگی یەکلاکەرەوەی ئەم ژنە بوون. ئەو دەیتوانی بە دەنگی حکوومەتی سوید هەڵوەشێنێتەوە. ئێستا کە پرسی بە ئەندامبوونی سوید لە ناتۆ لە ئارادایە، دەوڵەتی ئەردۆگان داوای چەند کەسایەتی کوردی کردووە کە ڕادەستی تورکیا بکرێتەوە. ئامینەی کاکەباوە یەکێکە لەو کەسانە. دوای ساڵێک لە پێکێنانی حکوومەتی سوید لەلایەن سۆسیال دموکراتەکانەوە، پرسی بە ئەندامبوونی سوید لە ڕێکخراوی ناتۆ هاتە ئاراوە. دەوڵەتی تورکە ئەندامی ناتۆیە لە بەرامبەر ڕازیبوونیدا بۆ بە ئەندامبوونی سوید چەند داوایەکی خستە بەردەم حکوومەتی سوید کە گرنگترینیان بە تیرۆریز ناساندنی یەپەگە و یەپەژە و بڕینی هاوکاریەکان بوو بۆ ڕۆژاوە. ئامینە کاکەباوە لەسەر ئەو پرسە هەڵوێستی وەرگرت و هەڕەشەی ئەوەی کرد لە دوایین دانیشتنی پەرلەمانی سوید دەنگ دەدات بە متمانە وەرگرتنەوە لە وەزیری داد کە پرۆژەکە لەلایەن لیبراڵەکانەوە پێشکەش کرابوو. سەرۆک وەزیرانی سوید ڕایگەاندبوو ئەگەر لە دانیشتنەکەی ئەم هەفتەیە پەرلەمان متمانە لە وەزیری داد بسێنرێتەوە، دەست لە کار دەکێشێتەوە. حکوومەتی سوید ناچار بوو مل بۆ داواکاریەکانی ئامینەی کاکەباوە بدات. بۆیە لە دانیشتنی 7 حوزەیرانی پەرلەمانی سویددا ئامینەی کاکەباوە دەنگی نەدا بە وەرگرتنەوەی متمانە لە وەزیری داد. لە وتارەکەی ئامینەی کاکەباوە کە لە دانیشتنی پەرلەماندا پێشکەشی کردوتی چۆن ئەردۆگان لەو سەری دنیاوە دێت و سوید بەڕێوە دەبات لە کاتێکدا ئەردۆگان کورد بە کیمیایی دەکوژێت. فێڕای سڵاو و ڕێز بۆ هەموو ئازیزان و بەڕێزان لە هەموو پارچەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین. سپاس بۆ هەمووی ئوروپاش لە سوئێدەوە هەتا ئاڵمان و هەتا ئەمریکا و ئوسترالیا و هەموو خاڕەکانی دنیا. سپاستانەکەم ئازیزان. دژی فاشیسم و دیکتاتۆر، دژی ئەو بەربەڕیانەی کە خەڵکەکەمانە کوژن، وڵاتمان داگیرەکەن، مناڵمان بە بۆم دەکوژن. ئێمە قەتقە ناتوانین بێدەنگ بوەستین.
من ئەوەندەی کە توانیمە لە توانایی خۆمدا وەکو ئینسانێکی سوسیالیست وەکو کەسێک کە پێشمەرگەی کۆمەڵە بووم و ئێستا شانازیەکەم ئفتخارەکەم بۆ ئەو باگراوندەی هەمە من لێرەکانە وەستاوم دیارە هەمووی وڵاتانی ئەوروپا بەداخەوە دژی ئەردۆغان بێدەنگن لەوەی لە مقابڵی ئەودا بێدەنگن وەلی من بێدەنگ نیم ئێستەکانە هەتا حدێک ئەمن توانیومە کە لە سوسیال دموکراتی گارانتی وەرگرم کە کۆمەک و یارمەتی ڕۆژاوا بکرێ هیوی پێژێوی پێگێ کە ئەوانە تەرۆریست نین ئەردۆغانە تەرۆریستە ڕژیمەکانی ڕۆژهەڵاتی ناوینن هەر ئێوەش هەمیشە ورەتان بەرز بێ وەختم نییە وەڵامی هەمووتان بدەمەوە چاوتان ماچەکەم سپاس خەبات هەمیشە ئیدامە هەیە دژی نەعەداڵەتی دژی پیاو مەزنی مارسالاری بۆ دژی فاشیسم و دیکتاتۆر سپاس